مانگی پیرۆزی ڕەمەزان میوانمان بوو. جومعەی پێشوو ئەم کاتە بە ڕۆژوو بووین، بەڵام میوانەکە ڕۆشت. گومانی تێدا نییە هەموو میوانێک ڕۆژێکی هەیە لەو ڕۆژەدا دەڕوا و کۆتایی پێدێت. ئێمەش بە هەمان شێوە دەبێت ئەوە بزانین هەموو شتەکان دەڕۆن کۆتاییان پێدێ، ڕۆژێکیش دێت من و تۆ لەم دنیاەدا ڕۆژێک دێت کۆتاییمان پێدێت. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ مرۆڤی عاقڵ ئەو مرۆڤەیە خۆی بۆ دوای مردن ئامادە دەکات، چونکە ژیان لەم دنیاەدا میوانیە. وەکو وای لە خانوویەکی کرێدابی مڵکی تۆ نییە و خاوەنی تۆ خاوەنی ئەو خانووە ئەم دنیایش تۆ خاوەنی نیت. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم لحديثك صحيح جامع صغيرة هاتو دي فرمو ما أنا في الدنيا إلا كراكب استظل تحت شجرة ثم راح وتركها. منو دنيا شونين نموني منو دنيا وكو نموني كسك وايا ريبواريك ببرقاك دا بروات بن دارك سيبري دارك إسراحتي بكا وماندوبونيك در بكا وبهاشان بروات. ئەمە نمونەی من و دنیاە، ئەمە نمونەیەکە بۆ من و تۆش بە هەمان شێوە. ڕەمەزان ڕۆشت بەڵام ئێمەش دەڕۆین بە هەمان شێوە. بەڵام گرنگ ئەوەیە ئایا چیمان بۆ دوای مردنمان ئامادە کردووە. ڕۆژێک دێت کۆتایی بە ژیانی ئێمەش دێ، بەڵام پێش ئەوە پێویستە خۆمان ئامادەکەین، چونکە دوای مردن خۆ ئامادەکردن نییە دووبارە بگەڕێمە بۆ ژیان و ژیانێکی نوێ دەست پێ بکەم.